بە بیر و بۆچوونەکانی ئێوە دەوڵەمەند بکرێت ومێدی زۆرمان بەوە هەیە کە لە ئایندەیەکی نزیکە لەسەر دەستی ئێوە لە ناوچە دابڕاوەکانە گۆڕینی سیاسی گەورە بێتە دی. من ئەمڕۆ ئەمەوێت لەسەر هەندێک پرسی نیشتیمانی ڕابوەستم کە بە نیسبەت میلەتەکەمانەوە گرنگی چارەنووسسازی هەیە. کاتێک کە باسی ئەوە کرێت سەرکردایەتی سیاسی کورد تا چه ئەندازەیەک لە جێبەجێکردن یاخود لە داڕشتنی استراتیژێکی نیشتیمانی یا استراتیژێکی نەتەوەیی کوردیە سەرکەوتوو بووە. وەختێک بە هەر پێوانەیەکی پرسە نیشتیمانیەکان و تا چه ئەندازەیەک توانیویانە قازانجەکانی میلەتەکەمان لەبەر چاو بگرن تەماشاکەین شکستیان هێناوە لە گرنگترین پرسە نیشتیمانیەکانە کە لەسەر و هەمویانەوە پرسی ئەو ناوچانەیە کە کەوتۆتە دەرەوەی دەسەڵاتی هەرێم و کەوتۆتە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیەوە. ناکۆچی کورد لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەر ئەو ناوچانەی کوردستان کە کەوتونەتە دەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان ناکۆچێکی کۆنا. کاتێک کە ئیستیعماری بەریتانی لە کاتی خۆیان بە زۆرە ملێ بە زەبری چەک و بۆردومان و داگیرکردنی عەسکەری باشووری کوردستانی لکان بە دەوڵەتی عێراقەوە، لەو سەردەمەوە یەکێک لە سەرەکیترین کێشەکانی کە لە نێوان بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی گەلی کورد و حکوومەتی عێراقا هەبووە ئەو ناوچانە بووە. بۆ یەکەمین جار لە مێژووی کووردا ئێمە هەلێکی مێژوویمان دەستکەوت لە دوای ڕووخانی ڕژێمی بەعەز، لە دوای ڕووخانی سەدام حوسێین کە ئەو ناوچە دابڕاوانە هەموو بگەڕێتەوە بۆ سەر هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە سەرکردایەتی کورد ئەوەی کە پێی سەرکردایەتی سیاسی کورد کە لە حقیقەتە دوو سەرکردەیە ئەو هەلە مێژویان لە دەست میلەتەکەماندا و دیسانەوە چارەنووسی ناوچە دابڕاوەکانیان خستە گەروی نەهەنگێکی نادیارەوە کە چی لێ بەسەریە بەهۆی مادەی سەوچلەوە. سەرکردایەتی سیاسی کورد کە نەیویست ئەیتوانی ناوچە دابڕاوەکان بێنێتەوە بۆ سەر هەرێمی کوردستان، بەڵام نەیویست بێتەوە بۆ سەر هەرێمی کوردستان لەبەر بەرژەوەندی سیاسی حیزبی و لەبەر بەرژەوەندی شەخسی. یەکێکیان نەیویست ناوچە دابڕاوەکان بێتەوە سەر هەرێمی کوردستان چکم نوێنەرانی ناوچە دابڕاوەکانی هەرێمی کوردستان لە ناو پەرلەمانی کوردستانە ئەو هاوسەنگەی لە بینی یەکەتی و پارتیا هەبوو ئەیگۆڕی و بە گۆڕینێک ئەیگۆڕی کە ڕەنگ بوو دەسەڵات لە هەرێمی کوردستانە لە دەست پارتیا زۆر زەعیف ببێت وە بباتە حەزمی طەبیعی خۆی لەبەرەوە یەکێ لە سەرکردەکانمان نەیویست ناوچە دابڕاوەکان بگەڕێتەوە بۆ سەر هەرێمی کوردستان و ئەوە هەتاوەکو ئێستا ماوەتەوە. ئەوی تریشیان نەیویست ناوچە دابڕاوەکان بێتەوە سەر هەرێمی کوردستان بۆ ئەوی دڵی عەرەب و تورکمان، دڵی تورکیا و ئەمریکا، دڵی ئێران ڕازی بکات لە خۆی بۆەوەی ببێ بە سەرۆکی کۆماری عێراق. یەکێکیان لە پێناوی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە، ئەوی تران لە پێناوی سەرۆکایەتی کۆماری عێراقا چارەنووسی ناوچە دابڕاوەکانیان خستە ئەم مەتەڵەوە کە هەتاوەکو ئێستا نەمانتوانیوە بچووکترین هەنگاو بە پێشەوە بەرین. مەسەلەی ئیستیفتا لەسەر چارەنووسی ناوچە دابڕاوەکان ڕەنگە ساڵی هەفتا ئیمکانی ئەوە هەبوایە کە تۆ بتوانی شتێ بە شتێ بکەیت، چکن ساڵی 1970 ئەگەر حسابی کەی لە 63 تا 1970 گۆڕینی دیمۆگرافی ناوچەکان و هێنانی عەرەب و دەرکردنی کورد ڕەنگە کەمتر بوو بێت لەوەی کە تۆ لە 63 ئەوان بە شێوەیەکی سیستەماتیک دیمۆگرافیای هەموو ناوچە دابڕاوەکانە گۆڕن عەرەب و غەیری عەرەب هێنن لە شوێنی کورد نیشتەجێیەکەن لە ساڵی 92 عینەن ساڵی 1970 ینی لە پاش 22 ساڵ کە دیسانەوە پێداگیری بکەیت لەسەر هەمان چارەسەر بۆ موشکیلەیە کە نزیکەی 30 ساڵی بەسەراتیە پەڕێ بێگومان ئەمە بێجگەل لەوەی کە چارەنووسی ناوچە دابڕاوەکانیان خستە مەزاتێکەوە لە پێناوی مەسلحەتی شەخسی و مەسلحەتی حیزبیە هیچی تر نییە. من ویستم ئەمەتان بۆ ڕوومکەمەوە چکم زۆر جار مزایدە بەسەر ئێمەواکەن کە ئێمە موهتەمین بۆ مەسەلانە. ئێمە لایەزال پێمان وایە لە استراتیژی سیاسی بزوتنەوەی گۆڕانە حەڵقەی مەرکەزی ناوچە دابڕاوەکانە و دڵنیابن ئێمە بە هەموو توانامانەوە هەوڵەدەین بۆ ئەوەی کە ئەو ناوچانە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. ئەمانە لە دوو لاوە ڕێگەی ئەویان کرد
و خۆشتان هەمووتان شایەتی ئەوەن کە لە دوای ڕوخانی ڕژێمی باسەوە ئەشیا ئێمە ئیدارەیەکی نمونەیی لەو ناوچانەدا بمەزرێنین کە هەموو جگەل لە کورد هەموو لایەنەکانی تریش بەلای خۆمانە ڕابکێشین بە ئارەزوی خوان و بە خۆشیەوە بیانەوە بێن ببن بە بەشێک لە هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە شکستی دەسەڵاتی سیاسی لە دامەزراننی دەسەڵاتێکی ڕێکوپێکە لە هەرێمی کوردستان کە ئێستا بۆ بە بەشێک لەو گەندەڵی کە ئێستا لە عێراقا هەیە لە هەموو بوارەکانە عینی شت ئیدارەیەکی دروست کرد لەو ناوچانە ئیدارەیەکی دووسەرەی دروست کرد ئیدارەیەکیان کە سەر بەلایەکە و ئیدارەیەکی تر کە لە سەر بەلایەکی ترا دوو ئاسایش و دوو پەروەردە و دوو ئیدارە و دوو شارەوانی و دوو فڵان و فیسار و ئەو بوو بە سەبەبی ئەوەی کە ئێمە نەک نەمانتوانی کوردی ئەو ناوچانە بە ڕێکوپێشی ڕاکێشین بەلای هەرێمی کوردستانە بەڵکو کوردەکانیشی تەرە کرد و ئەوانی تریشی تەرە کرد و خۆشتان بینیتان لە هەڵبژاردنەکانی ئەمجارەی مەحافەزم پارێزگای دیالە و پارێزگای سەلاحەدینە کە چۆن ئاستی بەشداری کورد لەوێ دابەزیوەتە خوارەوە لەبەرەوەی کە متمانیان بەم سەرکردایەتیە سیاسی نەماوە. ئەمە یەکێکە لەو مەسەلانەی کە ویستم بۆتان ڕوونکەمەوە و دڵنیاتان کەمەوە لەوەی کە ئێمە بە هەموو توانامانەوە ئەوەی کە لە دەستی ئێمە بێت لێرە بەدواوە درێخی ناکەین بۆ ئەوەی کە چارەسەری ئەو کێشانە بکرێت بە جۆرێکە لەگەڵ قازانجی نەتەوەی کورد و بە جۆرێکە لەگەڵ قازانجی دانیشتوانی ناوچەکەی خۆیانە بگونجێت و ئەوەکەوێتە بەردەستی خۆتان لە ئایندا مناقەشەی لێ بکەین کە ڕێگەی چارەسەرەکان چی بێت. ئایا هەر ئێمە سوور بین لەسەر مادەی 140 یاخود چارەسەری باشتر بدۆزینەوە ئەو شوێنانە چۆن ئیدارە بکرێت و ئینکرێت و ئەوە یەکێکە لەو بابەتانەی کە وەکو باسم کرد بەشێکی سەرەکیە لە استراتیژی سیاسی بزوتنەوەی گۆڕانە و ئێوە ئەتوانن دەوری کاریگەرتان هەبێت لە داڕشتنی ئەو سیاغەیە کە خۆتان بەپەسەنی ئەزانن. مەسەلەی دووهەم مەسەلەی دەستورە. ئێستا بۆ مزایدە کەوتونەتە باسکردنی دەستور باسی ئەوەکەن وڵا بزوتنەوەی گۆڕان دەستوری ناوێ بزوتنەوەی گۆڕان ئەوەی ناوێ فڵان کەس دژی دەستور و فڵان کەس وایە ئەمە ئەوەیە. ئەوەنەی من ئاگادار بم حەزەکەم دوو سێشتان بۆ بە بگەرمەوە کە ڕەنگە کەم کەس لە ئێوە ئاگای لێبێت. لە دوای هەڵبژاردننی یەکەم کە لە کوردستانی عێراقا کرا یەکەم پەرلەمانی کوردستان کە دامەزرا سێ پرۆژەی دەستور خرایە بەردەمی ئەو پەرلەمانە بۆ ئەوی کە بێ بە دەستور بۆ هەرێمی کوردستان. یەکێکیان دکتۆر نوری تاڵەبانی نووسی بووی، یەکێکی تریان حاکم ڕەوف ڕەشید ئەوەی کە دادگایی سەدام حسینی کرد لەگەڵ گروپێک لە هاوڕێکانی خۆیان پرۆژەیەکیان ئامادە کرد بوو، گروپێکی تریش پرۆژەیەکیان ئامادە کرد بوو. سێ دەستور لە بەردەمی پەرلەمانی کوردستانە بوو. ئەو زەمانە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە بەدەستی پارتیەوە بوو، بە هیچ جۆرێک نیان هێشت هیچ کام لەو دەستورانە ئەسڵەن مناقەشە بکرێ بۆ ئەوی سەدام حسین لیان عاجز نەبێت. لە دوای ئەوەش کە شەڕی ناوخۆ دەستی پێکرد، چکۆم ئەمەی کە من باسیەکەم پێش شەڕی ناوخۆی ئەو سێ پرۆژەیە، ئەو کاتێکە لە گفتوگۆ بووین و من یەکێک بووم لە وەفدەکەی یەکێتی لە پاریس، ئەو کەسەی کە سەرپەرشتی کۆبوونەوەکانی هەردوو لایە کرد پیاوێک بوو ناوی مسیۆ دۆران بوو، مستەشاری دیبلۆماسی سەرۆک میتران بوو. اقتراحی بۆ کردین وتی بۆ ئەوەی ئێوە تەنظیمی وەزعی داخلی خۆتان بکەن ئێمە باشترین مامۆستاکانی قانونی دەستوری فەڕەنساتان بۆ کۆ ئەەکەینەوە بە هاوکاری لەگەڵ ئێوە بۆی دەستورێک بۆ هەرێمی کوردستان بنووسێت لە ئێستاوە خۆمتان ئامادە بکەن بۆ ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان ویستان لەگەڵ عێراقا ڕێبکەونیا لە عێراقی تازا بۆی جێگەی خۆتان بکەنەوە وەسیقەیەکی دەستوری ڕێک و پێکتان بەدەستەوە بێ. دیسانەوە ئەو زەمانەش هەر نوێنەرەکانی پارتی وەفدی پارتی رازی نەبوون لەسەر ئەوەی کە ئێمە دەستورێکمان هەبێت هەر لەبەر خاتریەوەی کە دڵی سەدام حسین لە نێشێ. ئێستا تازە هاتوون باسی دەستور بۆ ئێماکەن. ئەم دەستورەی کە ئێستا نووسراوە ئەمە نوسخەی دووهەمی ئەو دەستورەیە کە وەختی خۆی حوسنی مبارەک بە وڵاتێکی خۆی داناوە. ئەگینا ئێمە لە هەموو کەسێ زیاتر بە پێویستی ئێزارین ئەم هەرێمەی ئێمە خاوەنی دەستور بێ. پرۆژەی ئەم دەستورەی ئێستا ڕەشنووسی ئەم دەستورەی ئێستا لە زمانێکا نووسراوە کە حوسنی مبارەک ڕئیس جمهوری میسر بووە، لە زمانێکا کە نووسراوە کە بن عەلی سەرۆکی تونس بووە، لە زمانێکا نووسراوە کە قەزافی سەرۆکی لیبیا بووە، لە زمانێکا نووسراوە علی بن عەبدوڵڵاه علی عەبدوڵڵاه ساڵح سەرۆکی یەمەن بووە، لە زمانێکا نووسراوە کە هێشتا بەشار ئەسەد وڵاتەکەی وڵاتێکی مستەقیر بووە. ئەم دەستورەی کە ئێستا نووسراوە ئەمە نوسخەی دووهەمی ئەو دەستورەیە کە حوسنی مبارەکی بەو دەردەبردووە کە ئێستاوە ئەزانن. ئێمە پێمان خۆش نییە وڵاتەکەمان دەستورێکی هەبێت ئەو دەستورە سەرۆکێک دروست کات لە مەرتەبەی سوڵتانەکانی قڕونی وستا بێت
و هاوڵاتێکی کوردستانی دروست بکات ببێ بە کۆیلەیەکی دەست و پێبەسراو بەڵکو ئێمامانەوێت دەستوریی عەسریمانەبێ کە لەگەڵ ڕۆحیەتی ئەم زەمانە و لەگەڵ ئازادی ئینسان و مافەکانی بەشەرا بگونجێت ئەجینە ئەمە نەک دژی دەستورین بەڵکو ئێمە لایەنگری دەستورین لایەنگری ئەوین لە 20 ساڵ لەمە پێشەوە خۆمان وەکو شخص من و هاوڕێگانم لایەنگریەوە بووین کە دەستورمانەبێت و لا یزال ئێستاش ئێمە لایەنگریون کە دەستورمانەبێت بەڵام وەکوتم دەستورێک بێت کە لەگەڵ ڕۆحی ئەم سەردەما بگونجێت ئەمە دوو پرسە کە هەردووشی پەیوەندیەکی گرنگیان بە ئێستا و ئایندەی میلەتەکەمانەوە هەیە ئێمە دەستورێکمان نایە کۆمەڵگای کوردی بک بە دوو کەرتەوە لە ئێستاوە بچین بە گژێکتریا بەڵکو ئێمە دەستورێکمانەوێت کە ببێ بە چەتر بۆ هەموو دانیشتوانی کوردستان بە کورد و تورکمان و عەرەبەوە بە موسڵمان و مەسیحی و شەبەک و کاکەیی و یەزیدی و هەموو تیرە و تایەفەکانەوە دەستورێکمانەوێت کە لە بینی فەقیر و دەوڵەمەنگە لە بینی شاری و لادێیە لە بینی عەشائیری و مەدەنیە لە بینی پلە جیاوازەکانە لە بینی دینە جیاوازەکانە لە بینی مەزهەبە جیاوازەکانە فەرق و جیاوازی نەکەوە ببێ بە چەترێک بۆ هەمومان کاتێک کە ناکۆشیەکەوێتە بینی دوو گروپەوە یا دوو جەماعەتەوە وەکو مەرجع بگەڕێنەوە بۆ لای ئێمە دەستور بۆ یەک ئینسان نانووسین فەرقی بینی ئێمە لەگەڵ پارتیا ئەوەیە ئەوانەوێت دەستور بۆ یەک تاکە کەس بنووسن ئێمە ئەمانەوێت دەستور بۆ هەموو خەڵکی کوردستان بنووسین لە کۆتاییە جاریش کە زۆر سوپاسان دەکەم سەرکەوتوو بن ومێدم وایە بە کۆنفرانسەکە دەوڵەمەم کەن بە بیر و بووچوونەکانی خۆتان و بە خۆشی بگەڕێنەوە بە جێگای خۆتان خوای گەورە پارێزگارتان بێت